ئامانج لە ئەم کۆنگرێ ئەوەیە کە بەشێک لە سەرمایەدارەکان و بەرهێنەکان ئێستا پارەکانیان سەرمایەکانیان ئەگواستنەوە. ئامانجی سەرەکی ئەوەیە و پێم خۆشە باس لە یاسایەوە بەرهێنان بکەم. بەڕاستی ئێمە لە دوای بەداداچوونێکی چەند ساڵەی پەرکاری پەرلەمانیمان من بەداخەوە بەناو ئومێدیەوە ئەڵێم کە هیچ ئومێدێک نەماوە بۆی هەمواری یاسایەوە بەرهێنان بکرێت و ئەو ئیرادەی کە لە لای وەبەرهێنەکان هەیە لە ئیراداتی حکوومەت و پەرلەمان زاڵترە، هەر بۆیە نەتوانراوە هەمواری یاساکە لەم خولەی پەرلەمان و لەم کابینەی حکوومەت بێتە پەرلەمان و ئەم یاسایە بەداخەوە کەشێکی خوڵقاندەوە بۆ بەرهێنەکان. ترامپ کە 3 ملیارد دۆلاری هەیە بوو بە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، بەڵام دەیان ترامپ لە کوردستان دروست بووە بە حکمی ئەو یاسایەی کە کەشێکی و ژینگەیەکی بۆ ڕێکخستوون کە سەرمایەکی خەیاڵی کۆبکەنەوە. لەم هەولێرەی پایتەختەکە ئێستا ئێمە قسەی تیاکەین، پارچە زەوی هەبووە دراوە بەوە بەرهێن بەهاکەی سەروی 5 ملیارد دۆلارە. 5 ملیارد دۆلار بەهای ترامپمان باس کرد کە 3 ملیار بووە. ئەمە بە حکمی ئەوەی کە یاساکە کەم و کورتی هەیە و ئەو ئیرادات و تەموحانەی کە لە لای وەبەرهێنەکان هەن وای کردووە کە نەتوانین ئەم یاسایە هەموار بکەینەوە. و من یەک حقەتێکی ترێ حەزەکەم ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستان سەروی 5 ملیۆن و ئەوەندە هاوڵاتیمان هەیە. لەم 5 ملیۆنە تەنها ملیۆنێکی موچەخۆر و سودمەندبووی حکوومەتە، بەڵام ئەو 4 ملیۆنەی دیکەیە بە حکمی کار و کاسبی و وەبەرهێنان و ئەو سێکتەرە جیاوازانەی تر کە ئەتوانێت ژیانی خۆی ڕایی بکە. بەڵام بەداخەوە ئێستا ئەم وەبەرهێنانە ماوەکانی پێشوو دەنگۆیەکە بوو کە لە سلێمانی وەبەرهێنەکان دێنە هەولێر، سلێمانی جێهێڵن، بەڵام ئەم ئامارە ئێستا پێچەوانە بۆتەوە وەبەرهێنەکان لە هەولێرەوە سەرمایەکانیان ئەگواستنەوە بۆ بەغدا و بۆ خواروی عێراق، بۆ مووسڵ، بۆ کەرکووک، بۆ شوێنەکانی تر. بەڵام بەپێی ئەو یاسایە بەداخەوە هیچ ڕێگریەک نییە بۆی کە ئەو سەرمایەی کە لە ئەمە و لەم وڵاتە کۆکراوەتەوە لەسەر قوت و گیرفان و ژیانی خەڵک کۆکراوەتەوە ڕێگریان لێ بکرێت نەی بەنە دەرەوەی هەرێمی کوردستان. بەو حکومەی کە ئاماژەم پێدا 4 ملیۆن هاوڵاتی دیکە لە هەرێمی کوردستان موچەخۆری هەرێمی کوردستان نین، لە کەرتی تایبەت بە کاسبی خۆی بە جۆرێک لەو جۆرانە ژیانی خۆی ئەگوزارێنێ. بەڵام وەکوتم هیچ ڕێکارێک نییە بۆی کە ڕێگریان بکرێت. وی بابەتێکی ترەیە کە من لەم ماوانە زۆر تەلەفۆنم بۆ کرێ هەر لە لای بەڕێستانەوە زۆر جا داوای زانیاریەکەن لەسەر 20,000 یەکەی نیشتەجێبوون بۆ خەڵکی کەم دەرامەت بۆ هاوڵاتی کرێنشین. بەڵام ئەم بڕیارە سەرباری ئەوەی کە من دەستخۆشی لە حکوومەتەکەم لەو بڕیارە بە بڕیارێکی دروست ێزانم و ماوەکانی پێشوش پشتگیری خۆمان بۆ بڕیارەی حکوومەت دووپات کردەوە. بەڵام بەداخەوە لە هەندێک بڵێم لە پارێزگای سلێمانی لەو هەموو وەبەرهێن و ترامپەی کە دروست بووە لە هەرێمی کوردستان و لە سلێمانی تەنها یەک وەبەرهێن چووە بەدەم داخوازی دەستەی وەبەرهێنان و بەڕێوەبەراتی گشتی وەبەرهێنان بۆی کە لە ئەو یەکانە دروست بکە بۆ خەڵکی کەم دەرامەت و کرێنشین. لە پارێزگای مووسڵ تاکوی ئێستا 1 مەتر زەوی دیاری نەکراوە بۆ ئەوەی کە دەستەی وەبەرهێنان بە وەبەرهێنەکانی بدا و بۆی کە بکرێ بە یەکەی نیشتەجێبوون بە خەڵکی هەژار و کەم دەرامەت. بەڵام لە بەرامبەردا کە ئەو خەڵکانەی ئاوا لەبەرەوەی کە بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەتە سودمەند نەبوون لە حکوومەت هیچ هاوکاری نەکراون. بەڵام وەکوتم لە ناو جەرگەی پایتەختی هەولێرە بە بەهای 5 ملیارد دۆلار پارچە زەوی دراوە بۆ وەبەرهێنەکان. ئەمە دەیان نمونەی تر هەیە کە لە سلێمانی و لە دهۆکیش دیسانەوە کاری لەسەر کراوە.